ئەگەر میوانەکەم ئامادە بێت لە هەولێرەوە ئەمەوێ بۆچوونی بەڕێزیان وەربگرم سەپارەت بە بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کە مشتومڕی زۆری لێکەوتۆتەوە لە ماوەی ڕابردوودا بۆ پرسی پێکاتەکان یەکێک لە بابەتانە بووە کە قسەی زۆری لەسەر کراوە بۆ پێی کە لە یاسای نوێی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستاندا داوا کراوە کە بە چەند بازنەی بەڕێوە بچێت بە فرەبازنەی بێت و کورسی پێکاتەکان بەسەر پارێزگا جیاوازەکاندا دابش بکرێت هەرچەندە پێکاتەکان دەڵێن کە مەلە بەرژەوەندی پێکاتەکان و دەنگی پێکاتەکان نییە بۆ پێی کە لە پارێزگایەکی جیاوازدا پێکاتەکان ژمارەیان کەمە ئەگەر هەڵبژاردن لەو ناوچانەدا بکرێت لەوانەیە کورسیەکانیان و دەنگی پێکاتەکان کەم بکات لەلایەکی دیکەشەوە پێکاتەکان دەڵێن لەبەر بەرژەوەندی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوان ئامادەن لەگەڵ لایەنەکان ڕێک بکەون لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان کە سەرۆکی هەرێمی کوردستان دواوادەی بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان لە 11 ئەمساڵ دیاری کردووە. بەڵێ من وەکو ئاماژەم پێکرد میوانێکم لە هەولێرەوە لەگەڵ دەبێت بەڕێز ڕۆمیۆ هەکاری سەرۆکی لیستی هاوپەیمانی یەکێتی نەتەوەیی لە پەرلەمانی کوردستان لەگەڵم دەبێت لەگەڵ بەڕێزیان زیاتر لەم بارەوە قسە دەکەم. بەڕێز ڕۆمیۆ هەکاری ئەم کاتت باش ئەمەوێ بزانم سەبارەت بە بەڕێوەچوونی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕای بەڕێستان بربەستەکانی بەردەم بەڕێوەچوونی هەڵبژاردن چین و چه زەرورەتێکی هەیە هەڵبژاردن لە ئێستادا لە کاتی خۆی بەڕێوە بچێت. بەڵێ بەتاکی دێمە وەکو لایەنێکی پێکاتەکان وەکو فراکسیۆنی هاوپەیمانی یەکێتی نەتەوەیی هەر پێش درێژکردنەوەی تەمەنی خولی پێنجەمی پەرلەمان لەگەڵەوە بێن بۆ ئەوەی هەڵبژاردن لە کاتی دیاریکراوی خۆیدا بکرێت بەڵام بەداخەوە زۆر هۆکار هەبوون کە نەکرا و دواتر تەمەنی ئەم خولا درێژ کرایەوە بۆ ساڵێکی تر دواتر کەوادەیەکی نوێتر دیاریکرا بەڵام جارێکتر ڕێککەوتن نەبوو بەتایبەتی لە نێوان حزبە سیاسیەکان بۆ ئەوەی جارێکتر ئەم پرۆسەیە بەرەو پێش بچێتە پێش و هەڵبژاردن بکرێتن هۆکار زۆر بوون هۆکار باس لە ڕێک نەکەوتن لەسەر یاسای هەڵبژاردن کە ئایا هەر یاسا کۆنەکە بێت یاخود هەموار بکرێتەوە دواتر هەمومان کۆبوون لەسەرەوە یاساکە هەموار بکرێتەوە بەو شێوەیە کە هەموو لایەنەکان دیاری دەکرێت بەڵام دواتر بەداخەوە کێشەی هەرە گەورە وایان لێ کردووە کە پێکاتەکان بوونەتە کێشە بۆ ئەوەی نەتوان ڕێککەوتنێک بەتایبەتی لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان و بۆ ئەوەی ڕێک بکەون لەسەر وادەی هەڵبژاردن کە ئەمەش بەلای پێکاتەکانەوە نیگەرانیەکی زۆری دروست کردووە چونکە ئێمە هیچ کاتێک نەک نەمانویستەوە بەڵام هیچ کاتێک ئێمە هۆکار نەبووینە بۆ دواخستن یاخود بەڕێوە نەچوونی هەڵبژاردن یار هەر کێشەیەکی سیاسی و حزبی لە هەرێمی کوردستاندا. باشە بەڕێز ڕۆمیۆ هەکاری زۆربەی لایەنەکان دەڵێن کە ئامادەن هەڵبژاردن بکرێت بەڵام لە پشت پەردەوە شتێکی تر دەڵێن ئەمە چه بربەستێک دروست دەکات لە بەردەم بەڕێوەچوونی پرۆسەکە چه زەرەرێکی بۆ بەرژەوەندی هاوڵاتیان و هەرێمی کوردستانیش دەبێت. بەڵێ بەتاکید لە کۆبوونەوەی دەستەی سەرۆکاتی پەرلەمان لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکانە زیاتر لە 3 تا 5 کۆبوونەوە کراوە هەموو لایەنەکان ئامادەجی خۆیان دیاری کردووە بۆ ئەوەی هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێتن بەڵام تا ئەم لە چرکەی کە ئێمە قسای تیا دەکەین هەڵبژاردن نەکراوە و بەو شێوەیە بێ ئومێدێکی با بڵێن لاواز هەیە بەداخەوە بۆ ئەوەی هەڵبژاردن بکرێتن ئەنجام نەدانی هەڵبژاردن بەڕاستی تەسیرێکی گەورەی هەیە بۆ مەسەلەی دیموکراسیەت لە هەرێمی کوردستان و هەروەها با بڵێن سیمای هەرێمی کوردستان لە دەرەوەی کوردستانە بە شێوەیەکتر سیر دەکرێت لەبەرەوەی ناکرێ هەڵبژاردن لەبەر هەر هۆکارێک بێ ناکرێ دوا بخرێتن چونکی ئەمە دوورکەوتنەوەیە لە بنەماکانی دیموکراسیەت و هەموو ئەو شتانێک کە هەڵبژاردن یەکێکە لە کارە ئەساسیەکانی دیموکراسیەت لە هەر وڵاتێکە لە هەر شوێنێکە بەتایبەتی لە هەرێمی کوردستان کەواتە ئەنجام نەدانی هەڵبژاردن یاخود
دواخستنی بۆ جارێک و یاخود زیاتر لە جارێکە ئەمە کارێکی نەرێنی دەکاتە سەر مەسەلەی سەر پرۆسەی دیموکراسی. بەڵێ بەڕێز ڕۆمیۆ ئەگەر سەبارەت بپرسی پێکاتەکان قسە بکەین پێشووتر مشتومڕی زۆری لەسەر هەبوو چۆنیەتی میکانیزمی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان دابەشکردنی کورسی پێکاتەکان بەسەر پارێزگاکان و هەروەها کۆتای پێکاتەکان لەسەرم بابەتانە ڕێککەوتون پێشووتریش لەگەڵ لە نوێنەری نەتەوەی گرتوەکان کۆبوونەوەتان هەبووە پێکاتەکان بۆ چوونەکانیان یەکن لەسەرم پرسە. بەڵێ بەتاکید پێ زیاتر لە مانجێکە لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەر 11 نوێنەری پێکاتەکان بە کەلدو ئاشووریەکان و تورکمان و ئەرمەنەوە زایدەن حزب و لایەنە سیاسەکانی سەرجەم پێکاتەکان لەگەڵ هەروەها نوێنەرانی پێکاتەکان لە ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانە بە ئامادەبوونی نوێنەری UN یونامی هەموو پێکاتەکان قسەی خۆیان کرد هەموویان ئێمە وەکو کەلدۆ ئاشووریەکان داوای ئەوەمان کردووە کە تەنها بۆ هەڵبژاردننی کاندیدی کەلدۆ ئاشووریەکان تەنها ڕۆڵی ئێمە نەتەوەی کەلدۆ ئاشووریەکان مافی هەبێ دەنگ بە کاندیدەکانی خۆی بدات. دوام هەموو پێکاتەکان ڕێککەوتن لەسەرەوەی کوردستان یەک بازنای هەڵبژاردن بێ بۆ پێکاتەکان چونکی ناکرێ ئەمەش لەبەر زۆر لە هۆکاری سەرەکی ئەوەیە کە دابەشبوونی دانیشتوانی پێکاتەکان وەکو دابەشبوونی دانیشتوانی کورد نییە لە هەرێمی کوردستانە لە زۆرێک لە ناوچەکان لە شارۆچکەکان قەزا و ناحیەکان گوندەکان وجودی بوونی پێکاتە نییە کەواتە ناکرێت دابەش بکرێنە سەر بکرێتە فرەبازایی بەڵام بۆ کورد هیچ کێشەیەک نەبووە ئێمە وەکو پێکاتەکانیش دامی پاڵپشتیمان کردووە لە کوردستان ببێتە فرەبازنایی بۆ کوردەکان و بیریشمان نەچێ خۆ لە هەڵبژاردنەکانی ڕابردووی عێراق کرا بە زیاتر بە 82 بۆ 84 یا زیاتر لە 80 بازنەی هەڵبژاردن بەڵام بۆ پێکاتەکان هەموو عێراق تەنها یەک بازنەی هەڵبژاردن بوو کەواتە بۆچی بەم شێوەیە بیر لە فرەبازنەی بکرێت بۆ پێکاتەکان کە لە قازانجی پێکاتەکانانی زۆر باشە بەڕێز ڕۆمیۆ هەکاری سەرۆکی لیستی هاوپەیمانی یەکێتی نەتەوەیی لە پەرلەمانی کوردستان زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی.